کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدواداچوون دەکەین لەسەر نرخی گۆشتی مریشک و هێلکە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا نرخی هێلکە بەرز دەبێتەوە لە بەرامبەردا نرخی گۆشتی سپی لە هەرێمی کوردستان دادەبەزێت کێشە و گرفتەکانی بەردەم بەرزبوونەوە و دابەزینی نرخەکان چییە؟ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دیاریکردنی نرخی گۆشت و هێلکە لە چێوەی ئەو کێشەیەدایە خاوەن چێلگەکانی پەلەوەر کە بەردەوام گلەی لەوە دەکەن تووشی زەرەرێکی زۆر بوونە چارەسەری کێشەکانیان چی و پێویستە لە داهاتوودا چی بکرێت؟ هێلکە گران بووە؟ تۆش ئاگادار نییە نازانی بوو؟ ناوەڵڵا ئاگادار نیمە نازانم. باشە تو بەرهەمی خۆمانە پێ باشیانی دەرەوە؟ وڵا خۆمانم پێ باشترە. لەگەڵ ئەوەی بەرهەمی دەرەوە بێ بەردەوام زۆر جار دەڵێن مریشی خۆمان هەیە زۆر جار دەڵێن هێلکەی خۆمان هەیە بە قورعان بە خۆی ێزانی چییە؟ دایمەن خۆمانە باشترە و حەژبی دایمەن فەرقی هەیە. بەس چیە ئەگە خۆم لە دەرێش هەندێک بێ باشترە لەوەی گران نەبی گران ئێستا مریشی هەرزان بووە مریشک هەرزان بووە لۆ هەرزان بووە دەزانی؟ وڵی نازانم لۆ هەرزان و بەس هەرزانیش لە مەسلحاتی فەقیریدایە لە بە گەرمیە ژوەیە. باشە ئەی هێلکە بۆ گران بووە هێلکە بۆ لەوە ڕووی تورکیانە قەدەمە نییە تۆ لەگەر ئەوەی هێلکە بێیان نێ دێتن لەگەریم بێ بێ ئەگەر نێ هەرێک زاک لاوی دەبێت بەس ئێستا هەندێک لە دەوازنەکان زەرەریانە ڕازەکە بریشی پارە ناکەن 1750 نێوان زەرەریان گوناح نییە زەرەر بکەن بەرەوەڵە گوناحە بەڵام هێلکە گران بوو ناکە هیچ نییە پارە نییە هیچ دەست ناکەوێت نەبەخوای تۆ هێلکەت پێ دەکڕێ؟ نەبەخوای بە چوارنی بە چوار ناوەڵە بەم ناکە ئێستا هێلکەت پێ ناکە بەم گەرمایە واگران ئایا زستانە دەبێت چی بێ دەبێتە 10,000 چ دەرەیە دەڵێ چاودێری بکە ئاگال لە بازار بێمان بێ یارمەتیمان بداوە ئێمەش فەقیری نیە ملیۆنە خەڵک بێ ئیش و بێکارە دژی توێر ئاگەری برسی نییە وایە تا منم 6 ساڵە دینارێکم معاش نییە یەک حکومەت ئەوە چی ئەوە هێلکەی خۆمانەیە؟ ئەوە هێلکەی مراویە خۆمانە باشە خەڵک بۆ خواردن دەیکڕیان بۆ دانانەوە وڵای پێشینیان دەکڕی مراوی 10,000 کەس نەدەکری بەس ئێستەوە هێلکە گران بۆ 6 هێلکەمان دەبن یاین دەخۆن ئارێ وەڵڵا پێشتر کەس هێلکەی مراوی نەدەخوارد ناوەڵڵا ئێستا دەیخۆن بە چەندە 6 هێلکە؟ ئێستا 6 هێلکە بە 1000 نارێ بە خۆشمان 8 دەکرین بە 1000 یعنی لە هێلکەی مریشک زۆر هەرزانترە زۆر هەرزان بە تامیشە؟ زۆر ئەوانەی ئێستا زۆربەی زۆری بۆ منداڵە بەکاری دێنینەوە ئەو دەرێن کالیسیۆم و شتانەی تێدا پێ بە خۆ دەوی منداڵ هێلکەی مراوی بەرێ کەوایە هێلکەی مراوی بە بۆچوونی تۆ لە ئیمریشی خۆمانە باشترە باشترە بەس ئیمە هەر بۆ شتانە قەنەعەت ناکەن ئەگە گۆ دەرێ ئەو باشترە لەوی ئەگەنا هیچ ئایبیشی نیە مراوی باشە مریش ئەوە هێلکەی مراوی گران بۆ یان هەر وەکو خۆیتی مراوی هەروەک خۆیتی هەروەک خۆی بەس مەسلحەوەتە لێرە لە بازار نەمایە ئەو کەیتی گران بەڵام تۆ چەند هێلکەت هەیە و بەشی چی دەکاوە؟ ئەخا من ڕۆژانەیە من ڕۆژانە تۆ ئەوەندە هێلکەت هەیە؟ ڕۆژانە من نایتم ئێستا پەقرەجێک من ناو سارنەی ناتوانێت چکە درەنگ هاتوومەوە کەوایە ئەگەر هەر کەسێک بێ هێلکەی مراوی دەستی دەکەوێت بەرێ دەستی دەکەوێت ئارێ وەڵڵا هێلکە گران بۆ ڕازی گرانبی؟ نەوەڵە ڕازی نە بەس دەسەڵاتەیە دەسەڵاتەیە ڕوو لە شێ بکەین چۆن ڕوو لە شێ بکەین حکومەتوانێت حکومەتاگەی لە ملەتی نییە هیچ بە هیچ شێوەیەکی ئامۆژەی ملت ناکاو گرانە ئەوەیە دنیا خرا دەبی مین بە خۆیان سەلامەت بن و دەڵێن چاودێریمانەیە دەرخیاری هیچ وانە هیچ چاودێریەک نیە کە چاودێری هەبی هێرکە لە 2 دینار و نیوی نابتە 500 لە 2500 نابتە 500 دینار ئێستا هێرکەی دەکری بە 4500 دەستە هێرکەی بە 4500 ئێستا تۆ دەتوانی بکڕی؟ ئەم دەتوانم بکڕم بۆ خودی خۆم دەتوانم بکڕم بەڵام خوارە من نیمە ئەدێ و ڕەشوروتەی کە ناتوانانی بکڕی چاوی لێ و بخوا و ناتوانانی بیخوا باشە بکە زۆر جا حکومەت دەڵێ با بەرهەمی خۆماڵی بفرۆشرێتن خۆماڵی کە بەش ناکات دەکەیت بەش ناکە ئەگە بەش بکوان نابی ئەگە بەش بکوان نابی باشە ئێستا مریشک دابەزیوە مریشی داواجنەکان هەموو خاوەن داواجنەکان دەڵێن زەرەرمانە نرخەکە دیار نییە لە دەرەوەش دێ
لە دەرەوە دێ ئەوانش ناتار بەنە دەورە هەموو کەس حەقی لەوەیە حەقی خۆی کە زیاد بێت ئێستا گەر نیش لە دەرەوە نێتن بە خلال هەفتەی چەندە دەبتە دوو قات باشە کەوایە پێویستە حکوومەت چاودێری بازار بکات طبعاً زروریە نەکرد چاودێری بازار هەر زۆر زروریە ئەوان دەڵێن با بازار ئازادی خەڵک بە ئازاد نا ئەخراوتشە زۆر غەڵەتە غەڵەتە غەڵاتەشی زۆر گەورەیە هەڵەیەکی زۆر گەورەیە هەر کاتێک بازار چاودێر لێ بیکەمە چیلۆی ئەو تشتە چیلۆی بە 10 دیناریە ئەگەر ئەمن چاودێر نەبدەیت بە 15 دەفرۆشی خۆی ئێمە کێشەیەکی هەرە گەورەی ئێمە لێژنەی چاوەدێری و متابعەمان کۆنتترۆلی وەزع ناکە پێی ناکرێت لا ناکە یان پێی ناکرێت نا ناکە مەوزۆیەکە و پێی ناکرێت مەوسۆش بە ئێمە شتەکە بەڕاشکاوانە ناکرێ شتێکە و وەکو خۆت وتت پێشی ناکرێت شتێک تۆ چی دەڵێت من ئەڵێم پیان ئەکرێ بەڵام لاەن ئیهمان ئەوە چەند جۆرە هێلکە ئێستاوە ئێستا سێ زۆرمان هەیە ئەمە ئەوە خۆمانەیە ئەو هێلکی خۆمانەیە لە گوندان دێ باشە ئەو شێلکی بەخۆی دوو زۆری ئێستا سپیش تورکی هەیە و ئێرانیشات داخل لەبێ ئەی خۆمان خۆمان سپی نایەتن بەس سۆرەکەی خۆمانە سۆرەکەی خۆمانە بەڵێ داوازینی خۆمانە ئەوە گریمان مریشی خۆمانەیە مریشی بەڵێ. کوردیە بڵێ مریشکی کوردیە. باش ئەوە باشترینیانە لەم دوو جۆرە کامەیان باشترە وڵای ئێستا حالیان خۆمان گرانترە لەوانە خۆمان باشترە 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 بەڵێ باشە ئێستا ئەوە بە چەندە تەبەخەی ئێستا بە کارتون حساب دەکەم ئەمە بە کارتۆن کارتونەوە بە 52,000 51,000 ئەو دەورانە ئەو دەکا ئەوەش بە 40,000 وەختە چیە تا 52,000 کاکە پێم بڵێن سەبارەت بە مریشک ئێستا مریشی خۆمانە دابەزیە مریشی بەستوو چۆنە بازارەکەی زۆر فەرقی کردیە ئەوش دابەزیوە نانە بالعکس وڵا گرانتر بۆ ئێستا بۆ وڵی ئەوە بزانام گومر گران بۆ ئەم بزانم گومرگ پەیوەندی بە گومرگە طبعا تۆ ئەوەی ئەمە بزانانی لە شەریکان جێمان لێبی گومرگ پارە زیاد بووە گران بووە لە بەروەی ئەشیاکانی کە دێ هاوردە هەمویان گران بووە باشە ئەی سەبارەت بە هێلکە بۆ گران بوو هێلکە وڵی ئەوی شەشتێکی وا بوو هەسا حکوومەتی عێراق گومرگ ینی پەیوەندی بە گومرگە ئەوەی ئەمە بزانین ئەوایە باش نرخ چێ دیاری دەکە لەو بازارە وڵا ئەمنەت ئەمنوە تو باشە مادە منم لەمە دووە تەبقەیە کە بە 3000 ئەدەتەوە ئەمش دە بە چای کەمتر نایفرۆش زۆر باشە چێ نرخ دیاری دەکە لەو بازار توجارەکان ئەگەر هەر کاتەچی ئەگەر ئەمادەدەی گومرجیان زیاتر ئێستاگە گومرگ کەم بین ئەوانش بەکەمتر دەیفرۆشن و ئێستامە و شەریکە ئەگە گومرگمان لەسەر زیاد نەبی ئێستا سیارە خەرمان لەواتێ بەسیترین شت باید 45 وەرەقەی بۆ 22 وەرەقە 36 وەرە بەس گومرجی درایە باشەمە ناچارین گرە بازار ئازاد بی باشە یان دەبی حکومت چاودێریە بی حکومە زۆر زاد دەڵێ کاکە ئیتر بازار ئازادە ئێمە ناتوانین زۆر بکەین ئەمە بڕیارێکی باشیان خراپە وڵاهی ئەوجا برێم چێ باشە تۆ چەند کاڵای بیانی هاوردە دەکەی بۆ کوردستان چەند کاڵای بیانی دەین چەند جۆر وڵا زۆر چەند لە سەدا چەند تۆ بڵێ لە سەدا هەشتامان بیانە هەشتای بیان لە چ وڵاتێک دەینی هەمووی ئێرانە و تورکیایە و ئیماراتە و دابەشی سەر مارکێتەکان بزەڵت باش ئەی چەندی خۆمانە هەیە وڵی خۆمانە برێم چەندە سە ئەگە پاز دەی ئەگە دەی پێم بڵێ تو چ مریشکێک دەخۆیە تو والله مرشي تبعي مش تبعي لاخوي متمانەی تەواو بە مریشکەکان دەکەی بله دەزانی لە چ دروست بۆ چۆن بله چ زيادة دەخوا دواتنا راس ینی بڕوات بە مریشکی بەستو نییە نا والله نا باشە هێلکە گرام بۆ پرسیارت کردێ بۆ گرام بووە والله هر لا دكان نخرنا ینی نرخەکانی باشیان باشا باشە کە مریشی دەکڕی چۆن دەکڕی هەر دەوات زنەک بە کەیفی خۆتە هەردەوا جنە بەکەیف خۆمانیە مە مەکتەب لە مەماندەینی وەچیلی مەوەج لە قاعەکان دەگەڕێ ناچێت هەمومان لە بماندێت ئێستا چلۆی بە چەندە ئێستا چلوێ بە 2000 ڕبعچە هەرزان بووە بەڵە بازاری باشتر بۆ بە هەرزان بوو بەخوای فەرقی کردیە بەڵە ینی جمو جۆڵ بازار هەیە بەڵە باشە ئێستا دابەزیە بەڵام ئێستا زۆر جار دەگوترێت خاوەن داواجنەکان ئێستا زەرەریانە بەڵێ زەرەریانە بەڵێ چۆن دەزانی لە 1800 کەمتر زەرێریانە ئەو مریشکە 35 ڕۆژ 50 ڕۆژە عمری مەسروفاتی دەوێت کرێ قاعەیە کرێ عەمەلەیە کرێ عەلەفیە سۆیەیە باشە حکومەت چاودێری نرخ دەکات نەخێ چاودێری نییە نەخێ یعنی مریشی شو لە قاعەی مریشک بە 1650 بوو ئەوانەی لە بۆ مەدەینن 250 دایانە سەرێ
عقی عمولەکەیان کە لە بۆ مەدەینن دەیگوازنەوە لەسەرمە تقریبا 2000 ڕادەوەستی 2000 بەڵێ ئەی بە چەندە دەیت تۆ 2000 ڕوبعات کیلۆ ڕوبعاتی داوینە سەرێ کیلۆی ڕوبات کیلۆ ڕوبعات بۆ 500 داوێنی سەر نەخێرە خەر چاکردنەکەش وەردەگیرێ چاکردنە. 1000 دیناریش پاکردنە و لە توپات دەکرێ و ینی بەدەست خۆتانە ئێوە نرخەکە دیاری دەکەن بەڵێ حکوومەت چاودێری ناکە بەهیچ بەڵێ ناوعاچ. کاکەمە بەوەندە ئێمە بەهیچ نەوعاچیە تا ئێستا کەس نهاتی هەندێک جار دەگوترێت مریشکی بەستوو باشترە لە مریشکی زیندوو هەندێک جارش دەگوترێت نەخێر زیندوو باشترە کامە مریشک باشترە بە قەنەعەتی من زیندوو چونکی لەبەرێ فەوری پێش سەر دەبڕێ چای دەکەی دەیخۆی ئەوی کە بەستراوە بەس دەڵێنەوە بە دەرمانی کیمیا و پرۆتینات شاد ڕاست دەکا شتەوەیە بەسەوە دەگەڕێتە سە ساعت قەعەکان ئەوان بەخۆیان خزمەت دەکەن ئەوان باشتر دەزانن بەس بخێت دەرمانی پرۆتیناتی خراپی نا خراپنان نییە بەسەوە دەڵێن گریزی دەدات ناشتوان نیە ئەوە دەگەڕێتەوە دەبی لەگەوەی ئەو معلوماتانە ساعت قەعەکان وەرگرن مریشی سپی باشیان سۆر مریشی سوور ئەی بۆ خۆتان چی لێ دەنێت وڵا عەزم لە سووریە بەس بە بەردەوامی سپی لێ دەنێن کابانەکان وانە ڕاست دەکەیت ئێستا هەرزانە یان گرانە مریشی هەرزانە هەرزانە ئەی هێلکە هێلکە سۆرەکە جوانترە باشە هێلکە گران نەبووە هێلکە گران بووە داوای دەکەی هەرزان ببێ زۆر بەکاردێنرێ هێلکە ڕاست دەکەیت پێم بڵێن ئێستا نرخی مریشک چۆنە بەڵێ کیلۆ بە 2000 دابەزیوە زۆر هاتە خوارێ پێشتر بە چەند بوو مریش پێشتر بە 3 سێوی سێ سێونی بەڵێ ئێستا بازارتان بەڵێ هاتیتە خوارێ ناستە دەرێگەرمایە لە بەجەوەکەی یان لە ڕێگا دەخینکێ ئادی دەخن چێ مریشی دەی بە شەو بارکەی بە ڕۆژکەچینە بڕچی دەکە گەرمە ینی لەبەر ئەوەی کە مریشک ناستە دەرەوە بۆ دابەزی بەڵێ لەبەرەوە مریشکاتیتە خوار پێشتر دەچۆ دەرێ لۆ جنوب و لۆ بەغدا و ئەو جیانە دەچوو لۆ مووسڵ و ئێستا بازارتان چۆنە بازار کسە کزە کسە بەڵێ نرخەکەی دابەزیوە بۆ کزە هاتیتە خوارێ بەس گەرمە ئەخر زۆر جار گەرمیش مریشک ناخوری زۆر خەڵک حەز بەخوا بەس ئەوە نوێ ئەو مریشکە خەڵک زیاتر عەزیلەوەیە ئەو مریشکە نوێ زندێ لە پێش چاویان چا دەکرێت بە عازلی بە پێش دەقەی بەڕووی شەرعیەوە بسم الله الله بۆری لەسەر دەکرێت سەر دەبرێت چا دەکرێت خەڵک دەیبا تۆ بۆ خۆت کامە مریشک دەخۆی والله لە بۆ من دایم ئەو مریشکانە برێنەری لە مریشکە بەستراکە خۆشترە چونکە مریشکی بەسترا بە مانگ لە ناو زەمینی دەبینێتەوە چەند جێک گۆڕانکاری دەکات یعنی فەرقی لەگەڵ مریشکەی کەوا ڕۆژانە بە خۆمان سەر دەبڕین یاخود بە خۆمان دەینی لێرە نوێ یان کوردەواری خۆمان ئەوانە تامی خۆشترە کاکی مسلااو دەبێ مریشک دەکڕی دەکڕی چۆنە نرخەکەی والله لێرە دەرە 2000 باشە بە خدای نازانم باشە عیبی نییە بەڕێی تو نرخی کیلۆی 2000 دینار باشە یان تقریبا وسطە وسطە ئێستا لای ئێمە بە 1750 لێرە گرانترە لێرە ڕاگەنتر بەس باشترە خانەترە باشترە لە نێوان مریشکی بەستوو مریشکی زیندوو بەلای تۆ کامەیان باشترە والله بەڕێی من مشکی زیندووکە باشترە وەرە بەستۆکە تا دێتێکانات حمالە ینی تێگەچی گومانن لێ گومان لێ باشە ئێستا دەڵێن هێرکە گران بووە مریشک دابەزیوە چی لێ تێدەگەیەوە چۆنە ینی حکوومەت چاودێری بازار دەکا یان ناکە ئەگەر تەمان کە چاودێری بازار بکاتەوە گران نابێت ینی نازم ئێستا بۆ هێرکە تا ئێستا بدایات امکان بە 7000 لە 7000 دابەزیوە بۆ 4.5 تقریبا شتێک چوارە بەڵێ ینی بازارەکە پێویستی بە ڕێخستنەوە هەیە ئەی چۆن نێت دەبێ ڕێخستنەوەیکی باش ڕقابە هەوێ لە سامی شتێکان طبعا دابەزێ بەس ڕقابە نی لە سەی شتێک بۆ یەکەم جارە بەرهەمەکانی خۆماڵی لە ئاست پێداویستیەکانی هەرێمی کوردستان زیاتر ببێت کە ئەمەش یەکجار دڵخۆشکەرە 1500 پرۆژەی پەلەوەری گۆشت لە هەرێمی کوردستان هەیە گۆشتی مریشک 170,000 تەن گۆشتی مریشک لە کوردستان بەرهەم دەهێنرێت لە کاتێکدا پێداویستی هەرێم 135,000 بۆ 140,000 تەن گۆشتی مریشک دەبێت هێلکە 11 پرۆژەی جۆرا و جۆر هەیە پێداویستی هەرێم 800 بۆ 850 میلیۆن هێلکەیە لە کاتێکدا 1 ملیار و 311 میلیۆن هێلکە بەرهەمی پرۆژەکانی خۆماڵیە لێرەوە پێویستە ئیتر بۆ لەمە دووە حکوومەتی هەرێم پشت بە بەرهەمەکانی خۆماڵی ببەستێ و ڕێگان نەدات بەهێنانی بەرهەمی بیانی بۆ نێو هەرێمی کوردستان.
وەستا حەیدەر پێمان بڵێ یعنی بەجددی تۆ دەڵێ مەترسەکی گەورەیە مەترسەکە جددیە یان تەنیا هۆشداریەکە ئێوە دەدەن بە تا کامەران زۆر سپاس دەکەین بەڕاستی لە وەختەی ئەوها هاتی کە ئێمە فعلا خەڵکی خاوەن پلۆژەی پەلەوەری لێ قەوماوە ئێستا نرخی مریشێک لە بازاڕەکان بە 1600 و 700 لە خاوەن قاعەکان دەکڕن بە 1400 یعنی تێچووی هەر کیلۆیەک لۆ خاوەن هۆڵەکان ئەمە لێکمان دایتەوە دەگاتە 1900 تا 2000 دینار یعنی هەتا 2000 دینار یەک کیلۆ گۆشت دەمە بەرهەم مریشک سپی بەڵێ لەسەر ئێوەیە لەسەر ئێمەیە ئێستا ئێمە بە 1400 دەدەین ینی هەر کیلۆیەک 600 دیناری بەڕای ما زەرەرە باشە ئەو زەرەرە ئەگەر جارێک زەرەر بکام چینە خۆڕاگربی و خزمەکی یارمەتی بدا و قەرەبووی بکاتەوە بەڵام ئەوە زیاتر لە 4 مانگە هەتا ئێستا خاوەن پرۆژە لەسەر زەرەر دەڕوە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان نرخی گۆشتی مریشک دابەزی بەڵێ ئێمە هەموو کوردستان هەولێر سلێمانی دۆهۆک و گەرمیان تقریبان یەکسەرە زۆر نێزیکی لێک نێزیک بڵێ ئەوەش بە پێڕابگەینم ڕۆژانە زیاتر لە 10 تا 15 لۆری لە هەولێر بابرێن لۆ بەغدا و شارەکانی جنوب دەڕوە ئەگەر ئەوەش ڕابگیرێ هەر بە 1000 دیناریش نافرۆشێنێنە یان کارە سات دروست لۆیە زۆر سەیرە ئەو حکوومەتی ما ئەمن ڕێزمەیە لۆیان باشە ئەو هەموو مستەشارە باشە لۆ بە سەرۆکی حکوومەت نارێن برێن حالەتەکی ئەوە هەیە بە هەزاران کەس وا کار دەکات لەو ئەوە پیشەکی زۆر بڵاو بووە لە ناو کوردستان ئێمە خەڵکەکی زۆر پێوە خەریکی ئەمن تەقدیر دەکەم زیاتر لە 300 تا 400 هزار کەس لە کوردستان لە خەتی پەلەوەریش دەکات 300 تا 400 هزار خەڵک تێدا ئیش دەکات ئەوەی خاوەن پرۆژەیە ئەوەی کڕیاری مریشکە ئەوەی علەفی دەفرۆشی ئەوەی جوچکەی دەفرۆشی ئەوەی سەربڕخانەیە هەر هەمووی ئەو هەموو عەرەسە هەر خاوەن قاعەتی ئەو ها بچووک زیاتر لە 2 کەس بەخێو دەکات 2 عائیلە بەخێو دەکات کە وەکو کرێکات بەڕاستی زۆرم پێسەی باشە کێشەکان چیە لە مەسلەی بە بازارکردن یانی ئەمە بازارەی گەورەمانەیە هەرچی مریشکی وڵاتانی دنیا لە بەرازیلە لە تایوانە لە تورکیا لە ئێرانە دێتە کوردستان ئەوە چییە لە قازانجی ئێوەی هاتنی ئەوان لە زەرری ساحب پرۆژەکانە لە زەرری هاوڵاتیشە ساحب ڕۆژەکان زەرم نەدەمن لەبەرەوەی کە سعی ئەوانەکە دێ زۆر کەمترێت لەوی خۆمانی خۆمان فرێشە خۆماڵی کولپەکەی دیارە چەندە باشە چ گرنتی هەیە سبەینی حکوومەتی هەرێم بڕیار بدات مریشکی بەستوو لەمە و دوانێتە کوردستان مریشی بێگانە چ گرنتی ئەوە هەیەەوە بتوانن پێداویستی هەرێم دابین بکەن وە مریشک لە 2500ەوە کە پێم وایە دەڵێن ستانداردە نرخەکە بۆ هەموو لایەک باش دەبێت نەبێت بە 4000 دینار گەرنتی چێت هەت ئیشەکە داخلە بی هەت ئیشە داخلە بێ سراتداکە لەوانەیە بڕێک مەشاکل دروستەوێت بەڵام سەبرەوە خۆی استقرارەکە یەک نمونەی زیندی بدەمێت جادەکان ئێستا جادەی 6 مەتری سواری سیارە پێکەوە دەڕوا ئەوە مرور تەنزیمی کردووە خەڵکی خۆی تەنزیمی کردووە نەتیجەی قەرەبەستان و قەرەباڵی خەڵک وای لە خۆی تەنزیم دەکات جادە ڕێی کێشە نیە لە جادەکان باش ئێستا چیتان دەوێت ئێوە ئەمە چیمانەوێتر یەکی بێ کاکە ڕێخستی دە ڕێخستێنی کێشەکان مەچێمە هەموو سێکتەرەکانی بەرهەمێنەمانەوێت حکومی وماتەیە کە جوچکە دەداتێ مەپهێلکە دەداتێ مەفقەستەیە جوچکە یەک ڕۆژیت دەداتێ معمەل عەلەفەتەیە خواردن بەدابین دەکات دەرمان و پێداویستی هەیە دەرمانەکان پێ دەکات دکتۆری بەیتەری خزمەت دەکات فرۆشتن هەیە بە بازارکردن نووسینگە پەیدا بوون هەندێک نووسینگەیە کە ئەوان لەژێر بن کۆنتڕۆڵ هیچ کەسێک نین بخوایان دەفرۆشن خاوەن نووسینگان ئەوان وەکو بۆرسەی باشە ئەگەر بەغدا نەمینێ بازاری بەغدا عێراق ئێوە چی چاوەڕێتان دەکات بەڕاستی ئەمە لەگەر کۆمەڵەی منتیجی عێراقی قسەمان کردیە ئەوان ئینزاریان دایتەمە 3 ڕۆژی بکە ئەوانیش ڕێگامان لێ قەپات دەکەن لەبەر ئەوەی ئێمە زۆر هەرزانە کە دەنێرین لێوێندرێ سعری ئیوانیش دەشتێ خاوەن پرۆژەکان مەترسێ گەورەکە لە داخستنەوە زۆرێ دەبێ حکوومەت بێتە سەرخەت ئەگەر حکوومەت نێتە سەرخەت ئەوە تا خەڵکیشیش کە ئەو کاسی بێ ناکە ئەو کاتی با بزانین بەهینێ مریشکمان دەدەنێ بەو نرخانە یان لەسەر مانگران دەکەن هەرۆ ئەوەیانە پرۆژەکانی مە بکەوێ هەرلو ئەوەیانە خاوەن پرۆژەی مە کاسبی لە ناو ملەتی کورد نەمینێ
بەڕاستی ئەمە ڕێزم هەیە لەو مستەشارەکانی ئەنجومەنی وەزیران با بێنە سەخت بە سەرۆکی حکوومەت تێبگەینن کە ئەمە زۆر لێ قەوماوین ئێستا بەڕاستی گەیشتە ڕادەچی ئەو تۆ خاوەن چێلگەی پەلەوەری هاتیە لە لای من گریایە واللهی وەبیلاهی پێداوی زۆری کرد گەیشتە نەگەر بە زەرەر هەر ئێستا کێشەی کۆمەڵایەتی دروست بووە ئەمن زیاتر لە 300 کێشەم بەس حەل کردیە کابرا پارەی نییە حەقی علەفی بدا حەقی جوچکەی بداتەوە لەبەرەوەی هەر زەرەر دەکات. ئێستا بەشێکی زۆر لە خاوەن پەلەوەرەکان خاوەنی دەواجنەکان گلەییان هەیە نرخی مریشک یەکجار دابەزیوە لە هەمان کاتیشدا هاوڵاتیان گلەیی دەکەن نرخی هێلکا بەرز بۆتەوە بەڕات چی ڕوو دەدات؟ بەڕاستی ئەوە پێویستی بەدی ڕاستەچی قوڵ هەیە باز بکرێت چکە هەموو جارێ ئەمە لە تووشی ئەو کێشەیە دەبین لەگەر خاوەن پرۆژەکان و لەگەر هەستان و دابەزینی بازار پێش هەموو شتێک هەستان و گەرانبوونی نرخ و دابەزنی نرخ پێش دەبەستێتن بە خواست و داواکاری و لەگەر ئەو دەخستنە ڕوو یعنی عەرز و تەلەب هەر کاتێک کە مریشک زۆر بوو لە بازار خستنەڕۆکە زۆر بوو نرخەکە دادەبەزی بە تایبەتی بازارەکانی ئێمە پەیوەندی هەیە لەگە بەغداد هەر کاتێک لەوێش نرخدا بەزی لا ئێمە دادەبەزیتن ئەوە یەک لە کێشە سەرچەکانە و کێشەی چیترکە ئەوش هەر کێشێکی گەورەیە بەڕاستی بازارکردنی مریشکە بە شێوەی مریشکی زیندوو بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق یعنی خۆی لەبەر ئەو هەموو لێشاوە مریشکە زیندوی ڕناگری دەبی بەڕاستی ئێمە ڕێگەچارێک ببینەوە بە بۆ سەربڕینی مریشک و بەستانی مریشک باشە دەبی ڕێگا چارێک ببینەوە تاوەکو ئێستا ڕێگە چارە نەدۆزراوەتەوە نەخێر لەبەر ئەوەی یعنی هەوڵە چێوە نەدراوە لە بۆ ڕێخستنی پرۆژەکانی پەلەوەر یان پیشەسازی پەر لە هەرێمی کوردستان ئێمە ساڵانە وەکو وەزارەتی کشت و کاڵ نووسراومان کردە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی ئابووری کە پێویستە خەمێک لەو مریشکانی خۆمان بخۆین بە تایبەتی ئەو دەستگایانەی حکوومەتی هەرێم ئایا وەزارەتی پێشمەرگەیە بەندیخانەکانن کاروباری کۆمەڵایەتی ئەو جێگانە پێویستە مریشکی خۆمان بەکاربێت کەواتە کەمتر خەمێکە لەسەر وەزارەتی کشت و کاڵ نییە کە زۆر جار خاوەن پەلەوەر دەڵێت وەزارەتی کشت و کاڵ هاوکاریمان ناکە لەگەڵ خاڵەکانی سنووری هەماهەنگی ناکە لەوەی مریشکی بێگانە هەوردەی هەرێمی کوردستان نەکرد خۆی کەمتەرخەمی دەتوانم برێم لە هەموو سێکتەرەکان هەیە بەڕاستی لە وەزارەتی ناوخۆبی لە وەزارەتی داراییبی لە وەزارەتی کشت و کاڵبی چونکە ڕۆژێکدانە نیشتینە لەوە ئەوەی کە خەم لەو کێشەیە بخۆن حەل بکرێتن ئەمە بۆچی ینی من لەگەڵ خاوەن چێلگەکانی پەلەوەر قسەم کردووە دەڵێن ئەگەر بێت و حکوومەت جددی نەبیت زیاتر لە 300,000 کارکەر زیانی بەردەکەوی ینی ئەمە شتێکی بەسیتە ناوەڵە زۆر گەورەیە چکە تاکە پیشەسازی کە لە هەرێمی کوردستان زیندووبی و لەسەر پێوی کار بکاتن پیشەسازی پەلەوەرە و لەوانەیە جەیشێک کارمەندی لە خۆی گرت دەستی کاری دابین کردووە لە بۆ هاوڵاتیان بەڵام ئەوانیش کەم و کورتیان گەلێک زۆرە خاوەن پرۆژەکانی پەلەوەر لۆ نمونە ئێستا کە لەوانەیە ژمارێک یەکجار زۆر پرۆژە دروست کراوە بە نایاسایی ئەوانش کار دەکەن ئەوانە لە ئامارەکانی وەزارەتی کشت و کاڵدانینە بەڕاستی تاکو ئێمە بتوانین ئیشیان لەسەر بکەین لەبەر ئەوانە بەرهەم منش جوچکە داخل دەکەن بەبێ ئاگاداری دەیفرۆشتن بەبێ ئاگاداری ئەوانش دەبێتە هۆی ئەوەی کە تەزەخۆن لە بازار دروست بیتن کە کار بکاتە سەر نرخی بازار و مریشک دابەزی باشکەوای بڕیاری حکوومەت ینی ڕۆلی نییە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆلی نییە لە قەدەغەکردن و ڕێگادار تا بڕیار دەمیریشی گۆشت بڕیان نەدراوە کە قەدەغە بکرێت پێویستە بڕیار بدرێت بەڵام قەدەغەکردنیش نەبی بە شێوەیەک بی کە ڕێک بخرێتن لە پێناو بەرژەوەندی گشتی و لە پێناوی چاوەڕێ دەکەیت لەم زوانە شتە چارەسەر ببی بڕیار بڵێ ئەو شتانە هەیە لە کۆبنەوە هەیە لەسەر واستان بەش لەوانە لەگەر بەغداش لیژنەگوچێتە بەغدای لەسەر ئەو بابەتانە کۆبنەوە بکەین و بۆ ڕێخستنی بازار چکە بازاری ئێمە زیاتر لەگەر بەغدایە بەڕاستی ئەو بەرومانی خۆمان ئەگەر هێلکەیە ئەگەر مریشی گۆشتە زۆربەی بۆ پارێزگاکانی ناوڕاست و خواردی چارەسەر دەبی بە ئینشاءڵڵا. بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی جارباسیان لەوە دەکرد کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی و بایەخ بە بەرهەمە خۆماڵیەکان بدات و
ڕێگری بکات ئیتر لە مەودووە ئەو هەموو پارەی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات نەچێت کەچی خاوەنی چێڵگەکانی پەلەوەر دەڵێن ئێستا ئێمە گەیشتوونەتە ڕادەیەک تەواوی گۆشتی مریشک لە هەرێمی کوردستان دابین بکەین کەچی حکوومەت تەنانەت بە یەک بڕیاریش ئامادە نییە هاوکاریمان بکات و لە بڕی ڕێگاگرتن لە هاتنی گۆشتی بیانی بۆ نێوەرێمی کوردستان ئێمەی تووشی زەرەرێکی زۆر کردیە و حکوومەتیش ئەگەر خەمێک لە ئێمە نەخوات ئەوە بە ملیۆنان دۆلار خاوەنی چێڵگەکانی پەلەوەر لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی زیان دەبنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ